حاڵتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی دووبارەی خالێد مەحموودی لە جوانڕۆ، لە سەدارەزانی مێرمەنداڵێک لە زیندانی میاندووە و برینداربوونی 3 کەس بەهۆی بردمانی ڕۆژاوای کوردستان لەلایەن تورکیا، ناڕزایەتی کرێکارانی شرکەت واحد لە تاران، مانگرتنی کرێکارانی شاغەڵ لە فازی 14 پێترۆشیمی کەنگان و کۆبوونەوەی کرێکارانی شاغەڵ لە پێترۆشیمی ئیسفەهان. درێژە هەواڵەکان. دەستبەسەرکردنی دووبارەی خالێد مەحموودی لە جوانڕۆ. خالێد مەحموودی شارۆمەندی خەڵکی شاری ڕەوانسەر و لە دەستبەسەرکراوانی پێشووی شۆڕشی ژینە بۆ جارێکی دیکە لەلایەن ئیسلاحاتی شاری جوانڕۆ دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزرا. ڕۆژی هەینی 28 گوڵان خالێد مەحموودی تەمەن 20 ساڵ و خەڵکی گوندی شانە ڕەشی سەر بە شارستانی ڕەوانسەر لە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی جوانڕۆدا بەبێ بەڵگەی قەزایی دەستبەسەر کراوە. ناوبراو پێشتر و لە ڕێکەوتی یەکی سەرماوەزی 1401 لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەستبەسەر و بۆ زیندانی دیزڵاوی کرماشان ڕاگوێزرا بوو. ئەو هاوڵاتیە لە ماوەی بەندکردنیدا بە سەختی ئەشکەنجە و ناچار بە ئاعترافی ئیجباری دژ بە خۆی کرا. خالێد مەحموودی پاش 4 مانگ بەندکران ڕۆژی 6 خاکەلەوەی 1402 بە دانانی وەسێقە لە زیندانە ئازاد کرا. لە سێدارەزانی مێرمەنداڵێک لە زیندانی میاندواو ڕۆژی شەممە 29 گوڵانی 1403 حکمی ئاجامی مێرمەنداڵێکی تەمەن 20 ساڵ بە ناوی ڕامین سەعادەت خەڵکی گوندی دەوڵەتابادی سەر بە شاری میاندواو بە تۆمەتی کوشتنی بە ئەنقاز جێبەجێکرا. بە پێزانیاریەکان ڕامین سەعادەت لە کاتی ئەنجامدانی ئەو تاوانە 16 ساڵی بووە و ڕژیمی سەرکوزگەری ئیسلامی پاش 4 ساڵ بڕیاری جێبەجێکردنی سزاکەی داوە. شانی باسەکە ڕۆژی شەمە بەلانی کەم 10 بەندکراوە لە زیندانەکانی ئێران بە تۆمەسەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقاست لە سێدارە دراون. نیگەرانیەکان لەسەر ناڕوونی شارەنووسی 3 شارۆمەندی خەڵکی بۆکان. بەیانی پێنجشەممە 20 گوڵانی 1403 هێزەمنیەکانی بۆکان لە 3 هێرشی جیاجیادا 3 شارۆمەندیان بە ناوەکانی شەهرام نانەوە، ڕەشید ڕەحیمی و زاهر پاشناو نادیار دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. بە پێزانیاریەکان ڕەفاندنی ئەو 3 شارۆمەندە بەوەی بەڵگەی قەزای ئەنجام درراوە و بە دۆداچوونی بنەماڵەکانیان تا بە ئەمڕۆ نەتیجەیەکی نەبووە. هەر لەو پەیوەندیەدا 2 هاوڵاتی دیکە بە ناوەکانی هێمن ئێبراهیم حەمزە خەڵکی گوندی قەرەگوڵ و ئەدریس حاجی ڕەسوولپوور برای محەممەد حاجی ڕەسوولپوور لە گیانبەخشکردووانی شۆڕەشی ژینە لایەن هێزەکانی حکوومەتەوە ڕەفێنراون و هیچ زانیاریەک لەسەر چارەنووس و شوێنی ڕاگیرانیان لەبەردەستانیە. برینداربوونی 3 کەس بەهۆی بردمانی ڕۆژاوای کوردستان لەلایەن تورکیا. ڕۆژی شەممە 29 گوڵان ئەرتەشی تورکیا چەند گوندی لە دەوروبەری منبج بردومان کرد و بۆ هۆیەوە 3 کەس بە سەختی بریندار بوون. بە پێزانیاریەکان گوندەکانی توخار و جات لە دەوروبەری منبج لەلایەن ئەرتەشی تورکیاوە بە چڕی بردومان کراوە و لە ئەنجامی ئەو هێرشەدا 3 کەس بە ناوەکانی محەممەد فەیسەڵ ساڵح تەمەن 14 ساڵ، ڕەمەزان عەبدولبەکر تەمەن 18 ساڵ و ئێبراهیم تەمەن 21 ساڵ بریندار و ڕەوانەیە نەخۆشخانەکران. ناڕزایەتی کرێکارانی شرکەت واحد لە تاران. ڕۆژی شەممە 29 گوڵان کرێکارانی شاغەڵ لە شرکەتی واحدی تاران لە ئاز نەزانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران بەڕێوەبەرانی شرکەت هێشتا حەقدەستی مانگی خاکەلێوەیان پەرداخت نەکردووە و بە حەقدەستی ساڵی ڕابردوو گوزەرانەکەن. ئێستا کە مانگی گوڵان خەریکە کۆتایی پێدێت، شرکەت 2 مانگ حەقدەست بە کرێکاران قەرزارە و تەنیا بەڵێنی درۆ بە کرێکاران ئەدات. کرێکارانی ناڕازی ڕایانگەیاند کە ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت ئەوە دەست لە کار ئەکێشنەوە و مان دەگرن. مانگرتنی کرێکارانی شاغەڵ لە فازی 14 پێترۆشیمی کەنگان.
ڕۆژی شەمە 29 گوڵان 1200 کرێکاری شاغەڵ لە فازی 14 پێترۆشیمی کەنگان لە ناڕزایەتی بەرنەجانی حەقدەستەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی حەقدەست و مەزای جوەخراوەکانیان، زیادکردنی ئاستی حەقدەست بە پێهێڵی هەژاری، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی 14 ڕۆژکار 14 ڕۆژکشودان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی قەرارداد، جێبەجێکرانی لایحەی ڕیزبەندی پیشەکان، وەلانانی جیاوازی و پەیمانکاربوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغەڵ لە پێترۆشیمی ئەسفەهان. کرێکارانی شاغەڵ لە پێترۆشیمی ئەسفەهان ڕۆژی شەمە 29 گوڵان دژ بە نەزانی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و لە ناوەندی شرکەت کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان 8 کرێکاری سەر بە شرکەتی فاراب ڕۆژی 23 گوڵانی ئەمساڵ لە ئازنەجانی حەقدەست ناڕزایەتیان دەربڕی و بەرپرسانی شرکەت بەڵێنی جێبەجێکرانی داخوازیەکانیاندا، بەڵام یەک هەفتە بەسەر وادەی بەڕێوەبەرانی شرکەت تێپەڕ بووە و هێشتا بەڵێنەکان جێبەجێ نەکراوە و کرێکاران لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. ئێدامەی مانگرتنی سنفی زێڕفرۆشان لە چەند شاری ئێران. ڕۆژی شەمە 29 گوڵان سنفی زێڕفرۆشان لە شارەکانی تاران، مەشهەد، عەراق، شیراز و تەورێز وێڕای پرۆپاگەندای ڕژیم بۆ تەواوبوونی ئەو مانگرتنە سەرانسەریا درێژیان بە مانگرتندا و دوکانەکانیان نەکردەوە. بەهۆی مانگرتنی 2 هەفتەی ڕابردووی سنفی زێڕفرۆشان لە چەند شاری ئێران، دەوڵەت بەڵێنیدا بڕیاری تۆمارکردنی داراییەکان لە سامانەی تجارەت بۆ ماوەی 6 مانگ دووە بخات، بەڵام زێڕفرۆشان بەو وادەیە ڕازی نەبوون و داوایان کرد بڕیارەکەی دەوڵەت بە تەواوەتی هەڵوەشێتەوە و نرخی باجی ساڵانەش کەم بکرێتەوە. ناڕزایەتی خەڵکی هەمەدان لە ئاسکەم ئاوی. ڕۆژی هەینی 28 گوڵان خەڵکی چەند گەڕەکی هەمەدان لە ئاز بڕانی بەردەوامی ئاو و پیسبوونی ئاوی خواردنەوە ناڕزایەتیان دەربڕی و لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە. بە وتەی شارۆمەندانی ناڕازی، هێشتا وەرزی هاوین دەستی پێ نەکردووە ئاوی خواردنەوەی ئەو شارە قەت دەبێت، هەروەها ئەو ئاوەی بە ناوی ئاوی خواردنەوە بە خەڵکی ئەدەن زۆر پیسە و بۆنێکی ناخۆشی لێوە دێت. لە کۆبوونەوەکەی ڕۆژی هەینیدا ژنێکی ناڕازی بە فەرمانداری وت زۆر عایبەکە خەڵکتان ناچار کردووە لێرە کۆبێتەوە و چوار بەسیجی بێڕەوەش بێڕێزیان پێ بکەن. بە دوای وتەکانی ئەو ژنە هێزەکانی ڕژیم هەوڵی دەستبەسەرکردنیاندا، بەڵام لەلایەن خەڵکەوە پشتیوانی لێکرا و هێزەکانی ڕۆژیم پاشەکشەیان کرد. دووە هەواڵ کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە چەند وڵاتی ئەوروپایی. ڕۆژی شەمە 29 گوڵان ئێرانیانی ئازادی خواز لە وڵاتەکانی هۆلاند، دانمارک و سوئیس دژ بە ڕژیمی سەرکۆزگەری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. ئێرانیانی ئازادی خوازی تاراوگا بڕیاریان داوە لە ڕۆژانی شەمە و یەکشەممە دژ بە سزای ئەعدام لە ئێران لە سەرانسەری جیهان خۆپیشاندان بکەن. ڕۆژی شەمە کۆمەڵێک لە ئێرانیان بە بەدەستەوە گرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم و ئەو کەسانەی سزای ئەعدامیان بەسەردا سەپێنراوە دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرزکردەوە و خوازیاری ڕاگرتنی سزای ئەعدام و سزادانی بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی ڕژیم بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەتەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوود بن.